بەڵێ سڵاوتان لێبێت. کارەکانی دووەم ڕۆژی خولی پێنجەمی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەردەوامە. بێگومان وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کردنەوەی پێشانگاکە ئەوان هەماهەنگی تەواوەتیان هەیە لەگەڵ ئەو کۆمپانیایی کە هەستاوە باکردنەوەی پێشانگاکە. من بۆ ئەم ستۆدیۆکراوەیە هەوڵ دەدەم کە تێڕوانینی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان وەربگرم لەسەر پێشانگاکە بۆ مەبەستەش میوانداری بەڕێز شێروان عەوڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانم کردووە و قسە و باسی زیاتر لەگەڵ ئەودا بۆ پێشانگاکە دەکەین. کاک شێروان زۆر بەخێراتیت. زۆر سپاس. ئێوە وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان لەگەڵکردنەوەی ئەم جۆرە پێشانگایەدا ئێوە هەماهەنگی تەواوەتیتان هەیە. بەگشتی خۆتان کە ئەمڕۆ دووەم ڕۆژە و پەیتا وەک دەبینرێت خەڵکێکی زۆر سەردانی پێشانگاکە دەکات، وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن لە پێشانگاکە دەڕوانن؟ بەڵێ، دوێنێ پیشانگایە کرایەوە و ئەمڕۆ دووەم ڕۆژێتی و بۆ ماوەی دە ڕۆژش بەردەوام دەبی. ئەوەی تێبینیمان کردووە خەڵکێکی زۆر سەردانی کردووە و مشارەکەیەکی زۆر لەلایەن خانەکانی چاپ و بڵاوکردنەوە و کتێب فرۆشەکان هەیە لەسەر ئاستی هەرێم و عێراق و تەنانەت وڵاتانی دەرەوەش، چکە بێجگە لەو 200 خانەی چاپ و بڵاوکردنەوەی هەرێم و عێراق زیاتر لە 20 وڵاتی تر خانە چاپ و بڵاوکراوەکانیان لێرە لەو معرەزە بەشداریان هەیە. باشە، ئێوە هەماهەنگیتان لەگەڵ ئەو شوێنانی کە بەشدار مەتایبەتی ئەو خانانی چاپ و بڵاوکردنەوە کە بەشداری پێشانگاکەیان کردووە زیاد لە 250 خانی چاپ و بڵاوکردنەوەن، بێگومان هەرێمی کوردستانی تیا و دەرەوەی هەرێمی کوردستانی شتیایە. ئێوە لەگەڵ سەرجەم خانەکاندا هەماهەنگیتان هەبووە پێشانگاکە بۆی کە چ کتێبێک نمایش بکرێت و چ کتێبێکیش نمایش نەکرێت؟ ئەوانەی بەشدارن بە تایبەتی ئەوانەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەمویان چ کتێب فرۆش بن، چ خانەی چاپ و بڵاوکردنەوە بن، مۆڵەتیان هەیە لە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی یاسایی کار دەکەن و هیچ کتێبێک لێروکانە عەرز نەکراوە کە لە خانەکانی چاپ و بڵاوکردنەوە لە هەرێمی کوردستان دەرچوو بێ ژمارەی سپاردنی لە وەزارەتی ڕۆشنبیری وەرنەگرێت. بۆیە هەماهەنگی تەواو هەیە لەوەی کە چۆن کارەکانیان جێبەجێ دەکەن و ئاگدارین لەوەی کە ئەو کتابان و بەرهەمانەی کە هێناویان لە لێروکانە عەرزی دەکەن پێویستە هەمووی ژماری سپاردنی هەبێ و تا ئێستا شتێکی وا بەدی نەکراوە کە کتێبێک فرۆشرابێ بێجگە لەوانەیە کە ژماری سپاردنیان لە هەرێمی کوردستانیان لەسەر ئاستی عێراق. باشە کاک شێروان، بەردەوام کە ئەم جۆرە پێشانگایانە دەکرێتەوە پێشانگای کتێب خۆتە زانی لە هەرێمی کوردستان پێشانگای زۆر دەکرێتەوە، بەڵام پێشانگای ئاوا بەم شێوە گەورەیە ساڵانە جارێک دەکرێتەوە بە تایبەت لە پارێزگای سلێمانی. بۆچی هەموو کات کە پێشانگای کتێب بکرێتەوە باس لەوە دەکرێت کە پێشانگاکان زۆرن، بەڵام لەو لاشەوە باز لەوە دەکرێت کە خوێنەری کتێب کەمە؟ ئێوە وەکو وەزارەتی ڕۆشنبیری چیتان کردووە بۆ ئەمە، بۆ ئەوەی کە تەنیا سەردانی کرد ببوورە سەردانیکردنی پێشانگاکان تەنیا سەردانیکردنێکی ئاسایی نەبێت؟ من لەگەر ئەو ڕەئیەدی بکە خوێنەری کتێب کەم بووە بەڕاستی، چکە ئێمە ساڵانە بەس لە هەرێمی کوردستان دوو پێشانگای نێودەوڵەتی دەکرێتەوە، یەکیان لە هەولێر و یەکیان لە سلێمانی. هەردووچیان دەبینین ینی هەم سەردانی کرد هەم خوازیاری کتێب زۆرە و ئەوانەی کە بەشداری دەکەن فرۆشێکی یەکجار زۆریان هەیە. لەبەرەوە ینی دەکرێت ئەوە وەکو هەڵسەنگاندنێک لەبەر چاو بگیرێ کە خوێنەری کتاب تا ئێستا ماوە و بێجگە لەوەش من لەو پیشانگایانە بێجگە لە فرۆشتنی کتێب و عەرزکردنی کتێب کۆمەڵێک لێکۆڵینەوەی ئەکادیمی و دیبەیت و کۆڕ و سیمینار لەو معرەزانە پێشکەش دەکرێت. ڕۆژانە لە بەیانیەوە تاکو ئێوارە بەردەوام خەڵکی ئەکادیمی و ڕۆشنبیر و نووسەر و ئەوانە لێرن، هەندێکیان عەرزی کتابەکانی خۆیان دەکەن، هەندێکیان لێکۆڵینەوەی ئەکادیمی دەکەن. بۆیە ینی پێم وایە ئەمە حرەکەتی ڕۆشنبیری گەورەیە کە لە هەرێمی کوردستان هەیە و ئینشاءڵڵا بەردەوام دەبێت. کاک شێروان، پلانتان هەیە تەنیا لە ناو سەنتەری شارەکان پێشانگای کتێب نەکرێتەوە ئاوا بەم شێوەیە گەورەیە، لە شار و شارۆچکەکانیش پێشانگای کتێب بکرێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیانی ئەو ناوچانەش کاتێک کە پێشانگایەکی وا لە هەولێر یا لە سلێمانی یا لە شوێنێکی دیکە دەکرێتەوە
لە ناو سنتەری شارەکانی خۆشیان لا بکرێتەوە. کردنەوەی ئەو جۆرە پیشانگانە بەڕاستی بە دەرەجەیەک ینی شوێنی پێویستی دەوێت بەڵێ و کاتی گونجاوی دەوێت و ئاسان نییە ینی ئەمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئاسان نەبووە خۆمان بین شان بنە نەبێرە بەوەی معرەزێک بکەینەوە بۆیە ناچار بووینە هاتوین لەگەڵ کەرتی تایبەت و لەگەڵ لایانی ڕۆشنبیری تر بێکەوە بە هاوبەشی و بە هەمانجی ئەوان ئەم جۆرە پیشانگانە بکەینەوە بۆ ینیکردنەوەی ئاسان نییە هەم ڕێو شوێن هەم جێگا ئەگەر بەردەست نەبێت و ناتوانانی مەسەرەن لە شارۆچکەیەک ئەگەر جێگایەکی گونجاوی نەبێت چۆن دەتوانانی معرزێکی لە کاتی بەڵام ئێمە شتێکی ترمان کردووە ئێمە لە هەرێمی کوردستان بابرێن ڕێگامانداوە دوو پیشانگای گەورەی نێودەوڵەتی بکرێتەوە یەکیان لە هەولێر یەکیان لە سلێمانی ساڵانە بێ بەڵام پێشانگای بچووک لەسەر ئاستی شارۆچکەکان مەسەلەن لە سۆران کراوەتەوە لە ڕانیە کراوەتەوە لە هەڵەبجە کراوەتەوە هەندێک جار لە ناو شارەکانیش کتێب فرۆشەکان خۆیان لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەکانەوە پیشانگای بچووک بچووک دەکرێتەوە وەکەوە گەورە نییە بەڵام ئەوەش یعنی شێوازێکە لەوەی کە ئێمە هەوڵ بدەین لە شار و شارۆچکەکانیش ئەم جۆرە پیشانگایانە بێت. باش کاک شێوان پێوەرەکانی پێشانگایەکی سەرکەوتوو بە تایبەت پێشانگای نێودەوڵەتی کتێب کە تۆڵی نێودەوڵەتی بێگومان ئەبێت پێشانگایەکی فراوان بێت پێوەرەکانی لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە دیاری کراوە کە چۆن پێشانگایەکی سەرکەوتوو ئەبێت. ئێمە پێشووتر مەسەرەن ئەو ڕێکارانەی کە پێویستە وەکو باسم کرد یەکەم شت جێگایە بەڵێ دوو توانای ئەو دەستگایە کە داوا دەکە پیشانگایەکە بکاتەوە ئایا لە ڕابردوو مشارەکەی کردووە نەیکردووە و تەجروبەی هەیە نیەتی ئەمانەمان هەموو لە بەرچاو گرتووە ئەوانەی کە ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری لەگەریان ڕێکەوتن بۆکردنەوەی پیشانگا یعنی زانیمانە کە پێشتر سابقەی کردنەوەی پێشانگا و بەڕێوەبردنی پیشانگایان هەبووە لەسەر ئەو بنەمایە ئێمە لەگەریان ڕێکەوتن بۆی پیشانگایەکی ستانداردی باش بکەن. باشە تێڕوانی نووسەران و ڕۆشنبیران و کەسانی شارەزای بواری کتێب و خوێنەران بۆ پێش ئەم پێشانگایانە وەرە ژیرە تا شێوە ئێمە جارێ بۆ ئەو پیشانگایەوە بۆ هەولێریش ئەم ساڵەکە بۆ کرد ئەو پیشانگایە بۆ ماوەی 45 ڕۆژ وەستاین لە ڕۆژنامەی ڕۆژانە ئیعلانمان کرد کە ئێمە دەمانەوێت وەزارەتی ڕۆشنبیری پیشانگایەکی نێودەوڵەتی لە سلێمانی بکەینەوە هەر لایەنێک هەر دەستگایەکی بابرین بواری ڕۆشنبیری چاپ و بڵاوکردنەوە دەیەوێت هەماهەنگی لەگەر وەزارەتی ڕۆشنبیری بۆکردنەوە ئەو پیشانگایە بابێتە پێش کردمان بە تەندەر و ئیعلانمان کرد لە ڕۆژنامەی ڕۆژانەی هەولێر و لە ڕۆژنامەی ڕۆژانەی کوردستانی نوێ سەرەتا بۆ ماوەی 30 ڕۆژ دواترش بۆ ماوەی 15 ڕۆژ تازەمان کردەوە بۆی هەر لایەنێک ئەگەر هەر دەست پێشخەرێکی هەیە بۆکردنەوەی پیشانگایەکی لەو بابەتە بابێتە پێش تەنیا دەستگای ئەتلە ساتن بۆی داوایان کرد کە حزوریان هەبوو بۆکردنەوەی ئەو پیشانگایە و ئێمە ڕێکەوتنەکەمان لەگەڵ ئەوان کرد و دەرگاشمان کراوە بۆ پێشتریش هەر کەسێک یعنی شتێکی تازەی پێیە بۆ داعمکردن و بۆ وەرە پێشبردنی ئەو پیشانگایە دەرگامان کراوە بووە هەم لە وەزارەت هەم لە تەلەفۆنەکانمان ینی هەر کەسێک هەر شتێکی باشی پێ بووە بۆی ئەم پیشانگایانە باشتر بەڕێ زۆر باشەوە دەرگامان کراوە بوو زۆر گرنگە دەستەکانە خۆش بەکار شێوان زۆر سپاس ئەرکرد کێشاکە لەگەڵ ماموویت سپاس بەبیدەران بەڵێ هەکار من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە وەکو باسم کرد سەرەتاش ئەمڕۆ کە ڕۆژی هەینی و دووەم ڕۆژی پێشانگاکەیە وەک دەبینرێت خوێنەرێکی زۆر و سەردانیکەرێکی زۆر سەردانی پێشانگاکە دەکەن ئەوەی کە جێگەی دڵخۆشیە زۆربەی ئەوانی کە سەردانی پێشانگاکە دەکەن لە چینی گەنجانن کە ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەر دەبێت بۆی کە گەنجان بە پەرۆشەوە چاوەڕی ئەم جۆرە پێشانگایانە دەکەن و کاتێک لەوەی پێشانگاکانیشدا سەردانی پێشانگاکە دەکەن و کتێبی دڵخۆش دەکڕن. سپاس بتە میوانیدا